شەوی ڕابردوو بەهۆی کێشەی بینی ژن و مێردێکەوە لە کەلار ژنەکە ئەندامی نێرینەی پیاوەکەی دەبڕێت براوەتە نەخۆشخانەی فریاکەوتنی کەلار بەڵام لێت چارەسەری پێویستی بۆ نەکراوە لەبەر ئەوەی کە حاڵەتەکەی زۆر خراپ بووە ڕاستەوخۆ بەڕێکراوە بەرەو سلێمانی هێنراوەتە نەخۆشخانەی شار لە سلێمانی دوێنێ چارەسەری بۆ کراوە بەڵام بەیانی ئەمڕۆ نەشتەگەریشی گەوری بۆ ئەنجام گەیاندرا و لە کاتژمێر نوێی بەیانی ئەمڕۆدا هێنراوەتە دەرەوە لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکیدایە مەقسەم لەگەڵ سەرچاوەیەک لە تەندروستی سلێمانی کرد باسی لەوە کە ئەم حاڵەتە ڕووی داوە کە بەیانی ئەمڕۆ کاتژمێر نۆ لە نەشتەگەری هاتۆتە دەرەوە چارەسەری پێویستی بۆ کراوە بەڵام تا ئێستا لەژێر چاودێریدایە نازانن دۆخی تەندروستی چی بەسەر دێت بەڵام ئەوان چاودێری وردی دەکەن بۆی کە هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوونەدا ئەمە چەند جارێکم حاڵەتە ڕووی داوە کە لە نێوان ژنومێردا کاتێک گرفتی ڕوودەدا کە حاڵەتی بڕینی ئەندامی نێرینە ڕووی داوە ئەمە شەوی ڕابردوو بووە لە کەلار کە ژنەکە لە کاردانەوەیدا هەستاوە با بڕینی ئەندامی نێرینەی پیاوەکەی و ئێستا پیاوەکە لە نەخۆشخانەی شارە تاوەکو لەژێر چاودێری پزیشکی دابێت و تا ئێستا بە دیاریکراوی نازانرێت ئایا ئەو نەشتەگەری سەرکەوتوو دەبێت یاخود نا.